سپۆنسەری میدیایی دەستگای میدیایی کورتسات سبەی پێنجشەممە لە هۆڵی ڕۆشنبیری شاری کەرکووک کۆنسەرتێک بۆ هونەرمەندی لاو میران عەلی ڕێک دەخرێت. بەڵێ سەرەتا سڵاو بۆ بەڕێستان و بۆ بینەرە بەڕێزەکانی کورتسات بەگشتی دەستخۆشی لە بەڕێستانەکەم سوپاس بۆ کەناڵی کورتسات کە سپۆنسەری سەرەکی کۆنسێرتەکەمان بوو لە شاری کەرکووک. سوپاس بخوا بەرەو پێشوونێکی زۆر باشیە، پێشوازێکی جوان کراوە لەلایەن خەڵکەوە، ئامادەکاریەکی زۆر باشمان کردو. ئێمەش بەگشتی لەو باوەڕیانی ئینشاءڵڵا کۆنسێرتێکی زۆر ڕێک و پێک و زۆر بێ کێشە و کۆنسێرتێکی زۆر جوان بەڕێوە بچێ ئینشاءڵڵا. ئامادەکاریەکانمان ئەوەی پێویستە کە ماوە بیکەین بەس پرۆڤەمانە. ئەمڕۆ وەکو خۆتان بینیتان سەرقاڵی پرۆڤە بووین. ئامادەکاریەکانی تر هەموو شتەکان بەڕێک و پێکی بەرەو پێشوە. سوپاس بۆخوا. لە دوای 2010ەوە کە ئەکاتە 7 ساڵ پێش ئێستا کە ئەتوانم بڵێم وەکو یەکەم گەنج کە ڕۆیشتم دەرگای کۆنسێرتم بەرەو شاری کەرکووکا کردەوە. خوانەخواستەمە بە شێوەیەکی هەڵە کەس بیری لێ نەکاتەوە. ئەو کات هەرچەنە زۆر گەنجتریش بووم لە چاو ئێستەیە، کەمتر گۆرانی بێژەکانمان بیری ئەویان بوو بچن لە کەرکووک کۆنسێرت بکەم. بەڕاستی من یەکەم گەنج بووم کە ڕۆشتم و کاتە کردم. لە دوای ئەو کاتەوە ئەتوانم بڵێم چەندین لایڤ میوزیکم ئەنجام داوە، بەڵام وەکو کۆنسێرتی گەورە بەم شێوەیە دووەم جارمە کە کۆنسێرتی ئاوا لەو شێوەیە گەورەکەم. بەڕاستی کەرکووک، خەڵکی کەرکووک پێشوازیەکی زۆر جوان و زۆر باوەشێکی گەورەیان هەیە بۆ هونەری کوردی. بەڕاستی لە دوای من چەندین هونەرمەندی تر چووە شاری کەرکووک، پێشوازیەکی زۆر جوانیان لێکرا. من دەستخۆشی لە هەموو ئەو هونەرمەندانەکەم کە ڕۆشتنە کەرکووک و دیسانیشەوە دەستخۆشی لە شاری کەرکووکەکەم. خەڵکە جوانەکەی شاری کەرکووکە هەمیشە پێشوازیەکی جوانیان هەبووە بۆ هونەر و هونەرمەندانی کوردستان. بە دڵنیاییەوە هەر چاوەڕێی ئەوە کرێ لە خەڵکی شاری کەرکووک پێشوازیەکی زۆر باشیان کردووە تاوەکو ئێستا. سوپاس بخوا. دڵنیاین ئینشاءڵڵا ئەوەی مەجالی هەبێ و توانای هەبێ لە کۆنسێرتەکە ئامادە هەبێ.